سڵاوتان لەبێ لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتتانە بین لە ڤیدیۆی سێمان لە بەشە پزیشکیەکان بەشی ددانسازی لە کۆلێژی پزیشکی بۆ ئەوەی خۆشەویست باسەکەین. کۆنمرەکانی بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران چۆنە وەل شارێکەیە و چەندی وەرگرتووە. بینەری ڤیدیۆکان بن بۆ ئەوەی زۆرترین سوودی لێ ببینن لە ماوە یەک خولەک و یا کەمتر هەموو بەشەکان و شوێنەکانی بزانن. تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن بە هیوای سوود بینین بۆتان. سپاس بۆ لایک بۆ کۆمنت بۆ سەبسکرایبکردنی کەناڵەکەمان هەروەها هاوڕێیانتان لە یاد مەکەن. هیوامان سەرکەوتنتانە و پێشکەشکردنی باشترین خزمەتە بە ئێوەی خۆشەویست. هەردەم لە لووتکە بتان بینم بە هیوای سەرکەوتنتان.